هێزەکانی پۆلیس گەماروی دادگا سەرەکیەکانی ئەستەمبول دەدەن لە هەوڵێکدا بۆ دەستگیرکردنی زیاتر لە 170 کەس لە ناو دەسەڵاتی دادوەریدا. لەو هەڵمەتەی ڕۆژی دووشەمەدا هێزە ئاسایشیەکان 136 کەسیان دەستگیر کردووە وەک بەشێک لەو لێکۆڵینەوە بەردەوامەی لەسەر هەوڵی کودەتا سەرنەگرتوەکەی مانگی پێشوو دەکرێت کە دەسەڵاتداران ڕێکخراوەکەی کەسایەتی ئیسلامی فەتحوڵا گولەنی تیادا گونابار دەکەن. حکوومەتی تورکیا دەڵێت تەواوی ئەم دەستگیرکردانە و ئەم لێکۆڵینەوانەش لەسەر بنچینەی یاسای نوێن. 670 sayılı kanun hükmünde kararnamede ئەم یاسانوێ لەسەر بنچینەی داوای ژمارەیەک لە وەزارەتەکانی حکوومەتە کە هەندێک لە کارمەند و فەرمانبەرەکانیان تایبەتمەندێتی خۆیانیان لەدەست داوە وەک کارمەند و فەرمانبەر. ئەمە ژیانی سەر بە ڕێکخراوە تیرۆریستەکەی فەتحوڵا گولەنن، وەزارەتی ناوخۆ وەزارەتی دەرەوە و لەشکر و هێزی پاسەوانی دەریایی لەم وەزارەتانن کە ئەم داوایان کردووە و ئیتر ئەوانەش کە دوور دەخرێنەوە مافی ئەویان نامێنێت هیچ نازناوێکی پێشتر لە کارەکانیاندا هەیان بووە بەکاربهێنن. لە هەمان ڕۆژی ئەم ئۆپەراسیۆنەی ئەستانبولدا ئۆتۆمبیلێکی بەمینچێنراو لە بنکەیەکی پۆلیس لەسەر ڕێگەی سەرەکی هەردوو شاری دیاربەکر و باتماندا دەتەقێتەوە. دەسەڵاتدارانی تورکیا دەست بەجێ لۆمەی ئەم تەقینەوەیان لە ئەستۆی پارتی کرێکارانی کوردستان ناوە. 4 polis memuru ئەوەی پەیوەندی بە زیانە گیانیەکانەوە هەیە لە تەقینەوەکەی دیاربەکردا 4 ئەفسەری پۆلیس و 2 کەسی سیڤڵ کوژراون کە یەکێکیان منداڵی یەکێک لە ئەفسەرە کوژراوەکانە. بەڵێ 6 شەهیدمان هەیە و 4یان ئەفسەری پۆلیس و 2 نیشان خەڵکی سیڤڵن. لەو تەقینەوەیەدا وەک دەگوترێ بەلانی کەم 21 کەسیش بریندارن. گەورە کاربەدەستانی وڵاتەکە پەیمانی تۆڵەسەندنەوە دەدەن. Onlara yönelik de güvenlik هێزە ئاسایشیەکانی تورکیا بەردەوام دەبن لە ئۆپراسیۆنەکان و هێرشە ئاسمانیەکانیش دژی ئەوان و پێویست ناکات خەڵکی ئێمە نیگەران بن چکە ئەو خائینانە باجەکەی دەدەن. هەڕەشەکانی تورکیا سنوورەکانی وڵاتەکەش تێدەپەڕێنێت. تورکیا وەک هێزێکی دوژمن دەڕوانێتە یەکینەکانی پاراستنی گەل. یەپەگا کە بەشێکە لە هێزەکانی سووریای دیموکرات لە مەفتەیەدا شاری منبجیان لە تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی ئازاد کرد بە هاوکاری هێزی ئاسمانی هاوپەیمانانی بەسەرکردایەتی ئەمریکا و هەروەهاش هێزی تایبەتی ئەمریکاش ڕۆڵێکی بەرچاوی بینیوە لەو شەڕانەدا. بەڵام وەزیری دەرەوەی تورکیا داوا دەکا هێزە کوردیەکان لە پاش ئۆپەراسیۆنی منبج بکشێنەوە و دەشڵێت بۆ ئەو مەبەستەش قسە لەگەڵ ئەمریکاییەکاندا کراوە. bizzat Obama'nın sözü var. ئۆباما پەیمانی داوە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا پەیمانی داوە کە کوردەکانی سووریا لە ناو هاوپەیمانەتی و هێزە دیموکراتیەکاندا پاش ئۆپراسیۆنی منبج دەگەڕێنەوە ڕۆژهەڵاتی ڕووباری فورات. ئێستاش پێویستە ئەمریکا ئەو پەیمانەی جێبەجێ بکات و پێدە بگەڕێتەوە شوێنەکانی پێشتری لە ڕۆژهەڵاتی فورات و بەردەوامیش ئەم دۆسیەیە لەگەڵ ئەمریکادا باز دەکەین. پێشتر کاربەدەستانی ئەمریکا گوتویانە هەرکە ئۆپەراسیۆنی منبج تەواو بوو قۆناغی هەنگاونان بۆ ئازادکردنی ڕەقا پایتەختی دیفاکتۆی دەوڵەتی ئیسلامی دەست پێ دەکات. ئاشتن کارتەر وەزیری بەرگری ئەمریکا پیرۆزبایی سەرکەوتنی منبج دەکات و لەو پەیامەشیدا سوپاسی حکوومەتی تورکیا دەکات بۆ ئەو پشتیوانەی لە ئۆپەراسیۆنی منبجی کردووە. بەڵام باسی لە ئەگەر و نەگەری کشانەوەی هیچ هێزێک نەکردووە لە پاش سەرکەوتنەکانی منبج کە بە گورزێکی کەمەشکێنی داعش ناودێری کردووە.